دووری شوێنی تێرمیناڵ لە ناوەندی قەزای شارە زوور و نەبوونی ڕێو شوێنێک بۆ ڕێگری لە شۆفێرانی دەرەوە کە سەرنشین بگوازنەوە بووەتە هۆی کەمبوونەوەی داهاتی ڕۆژانەی شۆفێران لە تێرمیناڵی قەزای شارە زوور. لە خەتی خۆرماڵایی شەکەم فاروق کە شۆفێری پاسە و لە هێڵی شارە زوور خورماڵ نەفەر دەگوازێتەوە دەڵێت بەهۆی دووری شوێنی تێرمیناڵەکەمانەوە هاوڵاتیانی سنوورەکە کەمتر ڕوومان لێ دەنێن بۆیە ناچارە بە تەنیا چەند سەرنشینێکەوە بگەڕێتەوە خورماڵ. گەراجەکەمان لێ داگیر کراوە نیوەی کراوە بە مەکتەبێکی نمونەی ئینگلیزی وەکو بزانن لە هەموو شوێنێکەوە دار و بەردی تێکەن لە خوارەوی کونجی تێکەن شتی تێکەن هەر گەراجیشێ بەهۆی ئەوە کە نەفەرمان کەمە لە خەتی خورماڵە ئیژەکەن بە دوو نەفەرەوە ئەڕۆن. ئەوە من خۆم ئیمڕۆ نازانم حوتەم سیارەمی هەر ڕۆژ نەڕۆژە بەرمەکەوێ ئەوەش سیارەکەی هەتای سە نەفەرێکی تیانی چاوەڕێی نەفەرەکەن بەخوا نەفەرنی ئەوە سەعات بۆ 11 ئیتر وەزعەکەی مە ئاوایە ئەمجار لە کاتی دانەوێڵەدا ئەم ساحەی تۆ ئەیبینی کراوە بە تەرمیناڵ بە حساب تەرمیناڵە بەڵام وەڵی فڕۆکەخانەی سلێمانیش ئەوە نابی ئەیکەن بە شوێنی سەرێک کونجیەن سەرێک گەنمێن ئەیکەن بە شوێنی نۆک و یعنی هەموو دانەوێڵەکان تێن لێرا ئەیکوتنەوە ئەیوەنە کاتی یەکێکی دیکە لە گرفتەکانی ئەم تێرمیناڵە کەمترین وێزگەی ناوچە جیاوازەکانی لێک کۆکراوەتەوە تا ئێستا خەتی گەرمیان پێنجوێن پارێزگای هەڵەبجەی تێدا نییە. چەند هێڵێکی خەتی دەرەوەی کە هەیە بۆ نمە کەلار دەربەنی خان ترمینالێکی گەورە بە زیاوە مەسوفێکی زۆر کراوە کەلاری تیانە دەربەندی خانی تیانە وەزەڕایان بەشێک لە زەڕایان گەراجیان دروست کردووە لە ناو خۆیانە کە ئەوانش بۆ ئێمە هێڵەبن وەزائیدەن ئەم ترمیناڵە گەورە دروست کراوە لایەکی کراوە بە مەکتەب هیچ شتێکی وای تیان نییە کە شایانی باس بێت تەنها بۆ هاوڵاتیە کە دانیشە حەسانەوەیەکی تێبگا. بە پێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا لایەنی پەیوەندیدار و بەتایبەت سەرۆکایەتی شارەوانی قەزاکە ئامادەییان نیشانداوە ئەو تێرمیناڵە تەرک بکرێت و لە هەوڵدان بکرێتە بینایەک بۆ یەکێک لە فەرمانگەکانی حکومەت لەو سنوورە. ئەمەش بەهۆی ئەوەی ئیدارەی شارەکە لەوە گەیشتوون شوێنی تێرمیناڵەکە لە بەرژەوەندی شۆفێراندا نییە. داواکارن کە بۆ ماوەیەک کە 1-2 ساڵ بواریان بین کە بێنە دەروی تەرمیناڵەکە لە شوێنێک بوەستن لە دەروی تێرمیناڵەکە کە شوێنەکە گونجاوبی و نەفەرەکانیان بە شێوەی یاسایی نەبرێت لەلایەن شۆفێریکەوە بیرمانە چارەسەرە کردوەوە بەڵام چارەسەرە هەروە لە دەسڵاتی شارەوانیان نییە پێویستە بە ڕاوێژ لەگەڵ مقایم قامێت لەگەڵ گواستنەوە گەیاندن لەگەڵ سندیکای پیشەوەران و شۆفێران و هەروەها لە سەری خۆشمانەوە ئەمە تەڕحکرێت. تێرمیناڵ مڵکی شارەوانیە و مڵکی حکوومەتە پارەی حکوومەتیشی تا سەرف کراوە بە گوێرەی بەرژەوەندی گشتی بەکارێنی لە بەرژەوەندی گشتی وای خواست فەرمانگەیەکی حکومیتیاوێ ئەکرێ بە فەرمانگەی حکومی بەرژەوەندی گشتی وای خواست کە بە تێرمیناڵ بمێنێتەوە بە تێرمیناڵ بمێنێتەوە. ژمارەی شۆفێرانی ئەم وێزگەیە 180 کەسە و بژێوی ژیانی بەشێکی زۆریان پەیوەستە بەم کارەوە لە ئەگەری ئاوردنەدانەوەی بەپەرەی لایەنە پەیوەندیدارەکانیش داهاتی ئەم شۆفێرانە کەمتر دەبێتەوە و کاریگەری لەسەر بژێوی خۆیان و خێزانەکانیان دادەنێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.